سڵاو لە مامۆستاگیان زۆر سپاس دەکەم تەندروستی چۆنە سپاس دەکەم دوو کەسن بەڵێ زۆر سپاس دەکەم تەندروستی چۆنە ئەبێ سابڵێن لەگەڵ کۆرۆنایە چۆن زۆر باشم هیچ مشکلەیەکمان نییە ئینشاڵڵا هەر تەندروست باش بیت زۆر سپاس من سەرەتا یەکسەر ئەم وێنانە سەرنجی منی ڕاکێشە هەر لێرە ئەلبومێکە دروست کردووە ڕاستی ئەوانە ئەو هونەرمەندانن کە زۆربەیان کارم لەگەڵ کردوون هەندێکیشیان لە تەمەنی من نەبوون وەکو ئەرشیفێ پێم خۆش بۆیان ئەو هونەرمەندانی کە لەگەڵ من کارەکەن بۆ نمونە لایەنگری هونەرمەندێکن پێیان خۆشە ڕسمی ئەوانیشە بێ بەس ئەوە بینی هونەرمەند سەباحەیان هونەرمەند نەجات سەغیرەیە هونەرمەند سوعاد حوسنیە لە ناوڕاستە دامناوە چکمەوەیانم زۆر خۆشەوێ دیانە کەرەزۆنە هونەرمەند سەمیرە سەعید هونەرمەند میادە حەناوی هونەرمەند نادیە منفوخ و هونەرمەند ئەمار کۆفی و میرا و نورە ڕەحال و زۆرن ئەو کاک حەمید مەنسوورە مفید فەوزیە بەلێ حەمدیە ئەوانن کە کارم لەگەڵ کردن زۆر بەیان پێم خۆش بۆ هەرێکەی نموزەجێکیان هەبێت زۆری تری تدایە نەرمین شەوقیە زۆرن یسرا مەحنووشە زۆرن هونەرمەندەکان حەسنا مەفەر زۆرن باشە کاک هەڵکەوت ئەو هونەرمەندانی کە ئێستا لێرە ڕسمەکانیشیان هەیە و کاریشە لەگەڵ کردوون ئەگەر لا سفر تا دەهەبێت بۆ ڕەزامەندی هەڵکەوت زاهیر بۆ ئەو هونەرمەندەکانی کە پێیگەیاندون و کاری لەگەڵا کردوون چەندیان پێگەیاندن جیایە و کارکردنیش جیایە ئەگەر باسیەوە بکەین کە ئەوانی پێوگەیاندون ئەگەر لە سفر تا دەهەبێت بۆ ڕەزامەندی هەڵکەوت زاهیر سفرەی بکێ دەئی بکێ و ئەوانەی تریژەگای هەر سفر و دەنەبێت چەندیانەی دێ نازەحمەتەوە پرسیارە نانە هێویان پلی باشیانە دەمێ و هیچیان سفر نییە کامیان باشە کامیان پلی باشی ئەیتێ وەڵڵاهی زۆربەیان پلی باشیانە دەمێ زۆربیان ئەوەی کە من پێم گەیاندون کارم لەگەڵ کردوون مەرحەلەیەکی جیاوازە نمونەی وەکو هونەرمەند میرا کە 14 ساڵە لەگەڵ من کار دەکا هونەرمەند بڵین باخان بووە هونەرمەند لۆکە زاهیر بووە هونەرمەند ئێستا دینایە ئەوانەی کە بڵین هونەرمەند ئەمار کۆفیە زۆرن هونەرمەندەکان ڕاستی ئەوانە هەمووی پلەی دەرەجەیەکی هەیە لەلای من و کارم لەگەڵ کردوون لە ئێستاشدا کۆمەڵی گەنجی تازە هاتوون کە لە کوردستان ستارتەوە بووین لەوانە هاوکار سابیر عەدنان تەیمور ئیدری ساڵح بەشیر ئازاد زۆرن ئەوانە کاک خالیدە کۆمەڵی گەنجی زۆرن کە کاک زۆر ناوەکان ڕاستیان نەتوانم ناوی هەمویان بڵێم کە کارم بۆ کردوون و یا کاریان بۆکەم ئەوانە هەمووی دەرەجی باشیان هەیە لە لای من هونەرمەندی باشن و ئەو هونەرمەندانی تریش کە ئەزمونیان هەبوو لەوانە هونەرمەندی گەورە لەیلا فەرێقی هونەرمەند مەرزێ فەرێقی هونەرمەند چۆپی فەتاح هونەرمەند هانی زۆرن ڕاستی هونەرمەندی گەورە کاک میکائیل هونەرمەند پەیوەنجاف هونەرمەند ئەیوب عەلی ئەوانە هەموو هونەرمەندی دەرەجە یەکەن کە کارم لەگەڵ کردن و شانازیان پێوەکەم هونەرمەندی زۆر باشن ئەمە لەسەر ئاستیەوانی کوردستان داوای لە بنەکەم ئەگەر ناوم بیرچێ هونەرمەند ئالا عومەر هونەرمەندی زۆر خۆشەویست و هاوڕێی هەمیشەیم تارە ڕەسوڵ وێنەشی هەیە لێرە ئەوانە هەمووی کە کارم لەگەڵ کردن هەموو هونەرمەندی باشن بەگلەی نیم لە کەسیان زۆر چاکە باسی کوردستان ستارە کرد ئەو بەرنامەیە بێگومان ئەزمونێکی تازە نەبوو بەڵام لە سەرەتای لە ئەڵلقەکانی سەرەتادا گلەیەکی زۆر هاتە سەر جەناب عەجەلەکرا پێم وایە عەجەلەکرا ئەزانی هەموو بەرنامەیەک ستانداردێکی هەیە من بۆ دەنگێکی تازە دەگەڕم بەرنامەکەەوە دۆزیتەوە لە بێگومان هاوکار سابیر ئەو دەنگە تازەیە باشەیە کە بۆ پلەی یەکەم شایەنی بوو و بە هەمان شێوە دەنگەکانی وەکو کاک عەدنان و عەدنان تەیمور و بەشیر ئازاد و کاگدری ساڵح و ئەوانش هەموو دەنگی تازەی زۆر جوانن لە هیچ کەس ناچن دەنگەکان زۆر باشن بەڵام طبعاً پلەی یەکەم پلەیەکی جیاوازە تۆ دەبێت لە ڕووی سیما لە ڕووی نوعی دەنگ و ستایل و شێوازی دەنگێکی جیاواز بێت لە کەس نەچێت وەکوتم ئەوانە هیچیان لە دەنگی کەس ناچن هەموو دەنگی تازە بوون کارکتەری تازە بوون کۆتایی بەرنامەکەش دایمە وایە پلەی یەکەم دێنێ ئێمە دوو پلەی دووەمان هەبوو
طبعا سپاسی ئەوستافاکەم کە لەگەڵم بوو هەر لە هونەرمەند عەبدولقاهار زاخۆیی هەر لە هونەرمەند میکایل هونەرمەند میرا دکتۆرە بەڵقیس هەردوو پێشکەشکار کاک دەرباز یونوس و خاتوونی خۆشەویست دینا و لەگەڵ خاتو ژیرەمانەکە بڵین لە پرۆگرام بەوەکو پێشکەشکاری بەرنامە بوو دەرهێنەری بەرنامە کاک محەممەد جەمیل هەموو ماندوو بوون بە پرۆگرامەکەەوە ڕاستی شێوازە پرۆگرامانە سوودی ئەبێت بۆ ئەوەی وەکو خۆت وتێ ئەو دەنگە تازانە بدۆزرێنەوە یاخود ئەگەر لە داهاتوودا بەرنامی تری لەو شێوەیە هەبوو دووبارە تۆ ئەتوانیت هەمان بەرنامە بکەیتەوە؟ بێگومان ئێمە ئەزمونمان هەیە تەجروبەمان هەیە لە یەکەمین تەجربەی لە کوردستان هەردوو هەڵدێر و میرا کە دەرچوون وەکو تو کارکتەری باش کاریان کرد و کێ زیاتر کاری کرد کەمتر کاری کرد ئەمە نەوعەشی کەیە بەڵام وجودیان لە ساحەکە هەیە بوونەتە هونەرمەند دواتریش کۆمەڵی گەنجی تر بوون لەوانە ئارارات و لەوانە ئەمار کۆفی کە تا ئێساش بەردەوام و هونەرمەندێکی زۆر زۆر باشن کە کارەکەن و لە ئێستاشدا ئەو چوار پێنجەی کە مان ئەم ساڵێکی جیاواز بۆ ڕاستی کوردستان ستار ئەزمونێکی تا حدێک جیاوازتر بوو بە حکمەوەی دەنگێکی ئێجگار زۆر باشی تێدا بوو دەنگی زۆر باشەیە من لەوانە لە بیرم چوو بێت ناوەکانیان محەممەد فەیساڵ هەبوو باش بوو کاک دلۆڤان هەیەک هەبوو باش بوو ینی دەنگی زۆر باشی تێدا بوو بەڵام بێگومان ئەوانەی کە گەشتنە پلەی یەکەم و دووهەم هەر لێک لە هاوسکار سابیر و ئەدنا تەیمور و ئیدری ساڵح بێگومان پلەیەکی زۆر باش و بەهێزیان بەدەستهێنا لە ناوی کۆی 1050 نەفەرێک لەسەر ئاستی کوردستان خەڵکێکی ئێجگار زۆر بەشدار بوو دەنگەکان ئێجگار باش بوون 20 کەسی کە مابوونەوە لە ئاخیردا زۆر باش بوون ینی زۆر باش بوون ئێمە وەکو لیجنە نەمان دەزانێت چی بکەین یەکێک لەو گەنجانم بیرچ و ئارا خەڵکی سلێمانی بوو دەنگێکی زۆر باش بوو ئەویش طبعا سوپاسی ئەو لیجنەیەکەم زۆر ماندوو بووین ئێمە پێیانەوە زۆر هەرێک لە کاک عەبدولقاهار و کاک میکایل و میرا و دکتۆرە بەڵقیس زۆر ماندوو بین بەرنامەکۆ تا بتوانین تەحدید بکەین لە کۆتاییشدا ڕای جمهور بە SMS کە 1523,000 دەنگ بەشدار بوو لە دەنگداندا ئەمە نسبەتێکی ئێجگار زۆر بوو کە توانی بەرنامەکە بەرفراوانترین جمهور بەدەستبێن و بینەرێکی باشی هەبێ خۆشبەختانە سەرکەوت بوو من سوپاسێکی تایبەتی کوردستان TV دەکەم بۆ ئەو دەرفەتەی بۆ گەنجانی کردەوە هیوادارم هەموو تەلەڤیزیۆنەکان بەردەوام بن بتوانن دەرفەتی وا بکەنەوە لەشتان ساغ بێت سپاس ئەمە پرسیاری ئەوە بکەم بۆچی ئەو هونەرمەندانی کێنە لای هەڵکەوتزایر زۆر بەزووی ناوبانگ پێیاکەن ئەمە پەیوەندی بە ناوبانگی خۆتەوە هەیە یان خۆت توانای ئەوە تێ دەنگە باشەکان بناسیتەوە و هەڵیان بژێری یەکەم شت توانای ناسینەوەی دەنگی باش و کاری باش سەنگی مەحاکە ئەکیدیش ناوی هەڵکەوتزایر ناوێکە تەبان بە تایتڵی هەر کەسێکۆ بێت دەبێتە ناسراو لە کوردستان وابزان بەشی ئەومان کردووە کە هەر کەسێ لەگەڵ من دەرکەوت جێی سەرنجە لە ناو کوردستان خۆشبەختانەش دەڵێ من قەت باسی شتانی خۆم ناکەم من لە هەتا لە سەر ئاستی عێراق لە سێرچ لە پلەی یەکەم دادێن بە هەموو فئەی سیاسی و هونەری و ڕۆشنبیری و ئەو کەسانی کە لە سۆسیال میدیان من نسبەتی 75 میلیۆنم تێپەڕاندووە. باشە هەر ئەمێ لەسەر قسەکانی خۆت پرسیارێکم لا دروست بوو هەمیشە ئەڵێیت هەڵکەوتزایر براندە ئەو تایبەتمەندیانەی کە تۆ جیا ئەکاتەوە تایبەتمەندی براندەکەی تۆ چییە؟ تۆ بۆ هاتی مقابلەی منەکە ئێستا بۆ ناسی کەسی ئەم و ئەوەی تر بکەی وەنیە میدیاکان بۆچی زوو بە احتمام ئۆدێن مقابلەی منەکەن و هەمیشەش باشترین ڤیوەری هەیە بینەری هەیە بەرنامەکان ئەمە یەکێک لەو سیفەتانە نییە کە مەطلوبم لە سۆسیال میدیا و لە نایەن میدیاکانەوە ئێستا خۆت هاتووی کەسایەتی هەڵکەوتزاهیرت ناسیوە وەنیە بەبێ زانیاری دیتە ناو مقابلەی کەسێکەوە ئەکیت لەوەی کە لەو ڕۆژی کە دەسم بەکارە هونەکان کردو بە تەوشمێکی باش و بە شێوێکی زۆر باش و پاک من کارم کردووە طبعاً ئەو نامبانگ و ئەو دەنگدانەوەی کارەکانی من ئەرشیفەکەشم ئەو شایەدی دەدا حەقی خۆشمە طبعاً تۆ گەر کەسێک نەبیت مەطلوب بیت براندبوون چییە ینی شەریکەتێکی تیجاری دێ قەنەفەیەک دروستەکە ناوێکی لێنێ بۆ لەبەرەوەی کوالێتەکەی باشە مەرغوبە بە هەمان شێوێ ناوە کەش دەگەڕێتەوە لەبەر ئەم هۆکارانەیە کە تۆ وا هەستەکەی لەو ئاستەیت
نەک ئەو ئاستەمە خەڵاتی زۆر گەورم بەدەست هێناوە من تەنها کوردێکم لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵاتی باشین ئاوازانە وەرگرتۆ لە ساڵی 2012 لە گەورەترین فیستیڤال لە تورکیا چەندین جار لەلایەن وڵاتە عەرەبیەکانەوە خەڵاتی باشین ئاوازانەرم وەرگرتووە چەندین پرۆژەی گەورە تەقدیم بە من کراوە کردومە ئەگەر تۆ ئاستێکی باشت نەبێ ئایا لە وڵاتێکی عەرەبیەوە نەقسی ئەویان هەیە تەنها هەڵکەوت زاهر بێ ئیشیان بۆ بکە هەزاران مۆسیقی خۆیان هەیە هەزاران ئاوازانەری باشیان هەیە بەڵام بێگومان تۆ لە وڵاتێکەوە بتوانانی تەشەنە بەکارەکانت دەی بگەیتە ئاسی وڵاتانی تر ئەکەیت ئەمە ناوە ڕقەمە بۆ خۆت پەیدای دەکەی و من یەک جار لە دوو جار لە دیبانەیەکدا کە ئەو پرسیاریان لێ کردوم جوابم داوەتەوە میوانی زۆر باسی خۆم کەم و بڵم کارەکان من کارەکانم تەحەکومەکە زەختێشم لە هیچ کەسێک نەکردووە بەڵام گوێ لە کاری من بگرە من کار دەکەم جمهوری خۆی هەیە ئەو کەسی حەز بێ مەژ ناکەن هەر پاسیانەکەین نەگوێمان لێبیرن نابینەمای ئیزعاج بوون بۆ ئەوان نامانێ سەری ئەوان بێشێنن یعنی باگوێمان لێ نەگرن سیرمان نەکەن بەڵام خۆشبەختانە هەمیشە ئێمە پڕبینەترینی زۆر باشە من پێم خۆشە بچینە ستۆدیۆکە شێر بچین فەرموو مامۆستا باسێکی ئەوم بۆ بکەی ڕۆژانە چەند کاتژمێر لە ستۆدیۆکەت بەسەرە بێ زۆرترین فەرموو نابێ بوو سپاس زۆرترین کاتەکانی وەختم لە ستۆدیۆکەمە بەناو ستۆدیۆکەم بەسەرە بەم ئەمە جێگاکەمە دانیشم لێرەوە لە شاشەکە ستۆدیۆ ڕکۆرد دەبینم لەگەڵ هونەرمەندی کە کارەکەی وەکو یادگاریەکیش دەبینی وێنەی هەموو ئەو هونەرمەندانەی کە من کارم کردووە تەنها ئێرم بە کوردستان ستار تەرخان کردووە وێنەکانی کوردستان ستارە ما باقیە وێنانەی هونەرمەندانی کە کارم لەگەڵ کردوون لە ژوورەکانی کەشدا هەندێکیان هەیە داناوە زۆر باشە ئەمێ پرسیارێکی تر لەسەر کوردستان ستار بکەمەوە لە دوای تەوابوونی بەرنامەکە چی بۆ ئەو دەنگانە ئەەکەی چی بۆ کەساناکی کە لە کوردستان ستار هەبوونوە تۆ بە شایانی ئەوەیان نەزانی کە کاریان بۆ بکرێت کار لەسەر دەنگیان بکرێت بڵێ ئەو دەنگانە لەوانە کاک هاوکار سابیر دوو بەرهەمم بۆ ئەنجام داوە بەرهەمێکیان بڵاو بۆ پێشوازێکی باشی دەکرا هەروەها کاک عەدنان تەیموور لەگەڵ کاک ئیدریس ساڵح لە ئایندەیەکی نزیکدا بەرهەمەکەی بڵاو دەبێتەوە ئەمە یەکەم دومی پرۆگرامەکە بوون هەروەها بۆ کۆمەڵە گەنجی تریش کە کارم کردووە ئەو سیانە بەردەوام دەبن لە کارکردن لەگەڵ مندا یەک دوو ناوم بیر چوو من کاک فەرهاد و دەنگێکی باش بوو لە فەیناڵەکەدا ئەویش بە ئیمتیازی لیژنە خەڵاتیشی باشی بەدەستێنا لەگەڵ کاک میێڤان دەنگێکی خۆش بوو ئەوانە بەردەوام دەبن پرۆژە و کارمان هەیە ئایندەیەکی ساڵێکمان بۆ داناوە کە چەندین کار بکەین بۆ دوایەوەش پلانەکان بەردەوام دەبێت زۆرجاکە لەشتان ساغ بێت با باسێکی ستۆدیۆکەت بکەینەوە وتە زۆربەی کاتەکانم لە ناو ستۆدیۆیە ئەی ڕۆژانە چەند هونەرمەندیان سەردانێکن لە ستۆدیۆ کار بۆ چەند کەسەکەی یاخود تێستی دەنگی چەند کەس ئەەکەی ڕۆژانە زۆرترین کاتەکانی ستۆدیۆم لەگەڵ هونەرمەند ئەمار کۆفیم ئەوە دەمێکێمە کار دەکەین پێکەوە و ئەو لەگەڵ من کارەکانی دەنگەکەین پێکەوە ئەو هونەرمەندەی دێکە ڕێکۆرد دەکەین زۆرتی کاتەکان ئەو پێکەوە دەمێنینەوە و زۆر کاتیش هونەرمەند میرا لەگەڵمانە هونەرمەندینە بە هەمان شێوە ئەو هونەرمەندانی تریش کە دێن خەریکی ڕێکۆرد دەبین زیاتر لە جاری وایە 10 سەعات 12 سەعات دەمێنینەوە لێرە زۆر جار ناخواردنمان هەر لێرە دەبێت کاتەکان تا شەوکی درەنگ دەمێنینەوەنێ خەریکی کارەکانە بین باشە ئەی سەبارەت بۆ کەسانی کە تێستی دەنگیان ئەەکەیت هەڵبەتە کەسانێکی زۆریان بۆلات زۆر ئەی ئەوانە چەندن کە ڕەفسیانەکەی مشکل لە ڕەفەزکردنەوە نییە ئەزانی چۆنە مدەیەکی پێ دەڵێ تۆ ئەم شتانت پێویستە لە دەنگت لە ئەدا پرۆڤ بکە تەمرینی سۆڵفێچ بکە گوێ لە گۆرانی باش بگرە گوێ لە نەغمەی باش لە مەقامەکان بگرە هەتاوەکو 6 مانگێک ساڵێکی کە دیسان ئەتوانی بیتەوە بۆ لای من هەندێک کەس ئومێدێکی نامێنێ بە مۆزۆکە لەوانە دوورکەوێتەوە ئەبچێت لەگەڵ کەسێکی کە کار بکە هەندێکیش دەبین دەگەڕێتەوە لای من ڕۆژانە چەند کەس داوا لەکە زۆرن گەنجێکی زۆر داواکە لەرنەوە داوای زۆرەکەن بۆ کارکردن هەندێک ناتوانم یان دەنگەکەم پێ باش نییە مەجالەکەی من لەوانەیە لە 2005 و 6 و 7 فرسەتی زیاتر مەدا بەڵام ئێستا بەهۆی مەشغەڵەتێکی زیاتر لە مەجالەکە و هونەرمەندێکی زۆریش لەگەڵ من کار دەکا کەمتر بتوانم هەموو فرسەتێ بۆ خەڵکێکی تازەدا بنێم ئیلاگەر دەنگەکەم زۆر بەدڵ بێت وەکوانی کە لە کوردستان ستار پەسەندن کرد و کاریان لەگەڵەکەم زۆر باشە
یەکێک لە وڵاتەکانی سعودیا هەروەها لە ئیماراتیش داوایان لە تۆ کرد کە ئاوازیان بۆ بکەیت گۆرانیان بۆ ئامادە بکەیت ئەمە بۆچی ئەم داوای لە تۆ کرا واتە لەو وڵاتانەیە ئاوازدانەرێکی باش نییە تاکو ئەو داوای لێ بکەن یاخود ئەمە ئیلاقاتی شخصیە نەخێر ئەمە ئەو پرسیارێکە کردت بۆ خۆی وەڵامەکەی تێدایە ئەگەر ئەوان نەقسیان لە ناو مۆسیقی و مەلەحین نییە خەڵکێکی زۆریان هەیە کاریان بۆ بکە بێگومان ناوبانگی کارەکان دەبینیت دەکرێت بۆ نمونە من کارێکم بۆ هونەرمەند میادە حەناوی کرد لەسەر کوردستان قەسیدەت موطن الأبطال کوردستان موطن الأبطال سەرکەوتنێکی ێژگار باشی بەدەستێنا لە مێهرەجانی ئەسکەندەرە خەڵاتی وەرگرت بە هەمان شێوە هونەرمەند سەمیرە سەعید لەسەر هەولێر پایتەختی گەشتیاریکەمە کارێکم بۆ کرد ئەوە دلیلێک بوو لەوەی کە وڵاتە عەرەبیەکان کە داوەتیان نەکردین بەشدارە بووین داوایان لە من کرد لەوانە ئیمارات کە کارێکی زۆر تایبەتمان کرد لە شعری شاعری ناوبانگی عێراقی کەریم عێراقی بوو هونەرمەند میرا ئەو گۆرانی وت هەروەها لەلایەن وڵاتەکانی تری کە زیاتر لە دیانەتەکان و ئیسلام و بڵێ نزیکن پێشنیاریان کرد لەسەر ئیمامی عەلی ڕزای خوای لەوێ کار بکەم هەروەها لەسەر نورسی زانایی بەناوبانگی کورد هەروەها لە داهاتووکی نزیکدا من خەریکی سەلاحەدینی ئەیوبیم کەسایەتی ناوداری گەورە سەلاحەدینی ئەیوبی هەر لەگەڵ قسەکانیشمانە ببوو لە پێتر حەزەکەم ئەو نمونانە بشان بێ کە داوایان لێ کوردیت و ئامادەت کردەنجا فەرموو وەرە ڕاشم گرتی مشکلە نییە وتت کاریش بۆ کارێک ئەەکەم لەسەر ئەمەی کۆتاییت کە ئەیکەی الأرض يا دار الأمان الآن أنت اختصار عظيم للحضارات بناوي دار الزايد بو كلماتي كريم عراقي واللحني منه وتني ميرا ودرهنالي بناوبانك فادي حداد دەرهێنانی بۆ کردووە ئەمە یەکێک بوو لەو نمونانەی کە خۆیان داوایان لێ کوردیت ئامادەی بکەیت بەڵێ هەمووی هەر داوا کراوە واتە ئەوان ئەو کارانێکێکی هەمویان داواکراون بەڵێ داواکراون بێگومان بەڵام دەبینی لە کوردستان من خۆم کار دەکەم دەبینی لەسەر کەسایەتی ناوداری کورد سەرکردەی گەورە بارزانانی نەمەک بە زمانی کوردی کە پێش تقریبا 20 ساڵە بێ سرودی بارزانیم کردو خۆ لەسەر تەڵەبی خۆم کردومە دواتر بە زمانی عەرەبی کردومە بە هەمان شێوە خۆم ویستی خۆمی لەسەر بۆ لەسەر پێشەوە قازی محەممەد کردومە لەسەر نورسی کردومە لەسەر سەرکردە کوردەکان زۆر داوا دەکرێت ئیشی لەسەر دەکەم و ئاخر ئیش وەک ئاماژەم پێدا لەسەر کەسایەتی گەورەی کورد سەلاحەدینی ئەیوبیە کە کاری بۆ دەکەم هەروەها من بۆ هونەرمەند دینا بۆ نمونە لەسەر لەیلا قاسم کەسایەتێکی کوردە ئافرەتێکی شۆڕژگەرە کە کارمان بۆ کردو زۆر لەو شتانە بەس لە دیمانەیەکدا تۆ ناتوانێت ئەرشیفێکی کامل باز بکەیت ڕاستە باشە بۆچی خەڵکە و زاهیر هەمیشە کار لەسەر دەنگی کورد و عەرەبەکە لەسەر ئاستی کوردستان لەگەڵ لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان بۆچی وڵاتانی ترە پەراوێز کردو و گرنگیان پێنایە یاخود ئەمە پەیوەندی بەوە هەیە کە خۆت سەرسامیت هەیە بە دەنگی کورد و بە دەنگی عەرەب یەکەم شت وڵاتی ئێمە کوردستانە زمانی کوردی وەکو زمانێکی سەرەکیە کە من زیاتر لە 1000 گۆرانی کوردی دروست کردووە ئەمە وەکو کاری پیشەی سەرەکی دێ خاڵی دووەم نزیکی من لەگەڵ وڵاتە عەرەبیەکان و موزیکی عەرەبی بۆ هونەرمەندە هەرە گەورەکانی عەرەب کارم کردووە وەکو ئەساس و تموحی ئەوەشم هەبووە من کارم بە زمانی دیکەش کردووە فارس و تورک و مالیزی و ئەثیوبی و ئەمانەش بەڵام ئەوە نەبوو کە زۆر لای خۆم گرنگ بێت کە دانیشم ئاماژەی پێ بدەم ئەجنا بە کۆمەڵی زمانی تر بە زمانی ئینگلیزی کۆمەڵە کارم کردووە بەڵام زیاتر مەودای ئیشەکان بەلای خۆمەوە زمانی عەرەبی و کوردیەکەیە بۆ لای خۆم پێویستە و کە دەیکەم ئەوانەی تر وەکو تەڵەبێکی شەخسی دەبێت ئیشێک دەبێت دەیکەی کاری هونەریە لە کارەکە زۆر بە خۆشحاڵیشەوە دەیکەم بەڵام تەجروبەی جارێ دوو بە زمانی یۆنانی کردومە لەگە هونەرمەندی یۆنانی کارم کردووە بەڵام زیاتر من ئەوەی کە دەبینەوەوانێ کارەکان لە ناو مساحەی وڵاتی عەرەبی و کوردستان بیزات و ئاسی وڵاتە عەرەبیەکان تقریبا لەگەڵ هەموو وڵاتە عەرەبیەکان من کارم کردووە وەکو مەغریب تونس جەزائیر لوبنان مەسر سووریا ئوردن
وڵاتە عەرەبیەکانی کە مەودای ساحەی هونەری و هونەرمەندی بەناوبانگی تێدایە من تقریبا لەگەڵ هەمووی کارم کردو. باشە ئەمەوێ بچینەوە سەر باسی وێزگەی ژیانی هونەری هەڵکە و زایر. ئایا هەمان ئەو وێزگێ بووە ئەم وێزگەی کە ئێستا تیایت هەمان ئەو وێزگەیە کە خۆت پێشتر کارە بۆ کردووە و ویستوتە ئەمە بێت؟ بێگومان من پرسیارێکی جوان یەکەم جارە لەم بکرێ من چەندین مقابلەم کردم پرسیارم لێ نەکراوە. ئەوەی تموحم هەبوو لە هونەری من وەک خۆم پێی گەشتم لە مۆزیک و لە دروستکردنی وەچی تازە لە پرۆگرامی وەکو کوردستان ستار و ستودیۆ ئەستێران و لە هونەرمەندە گەورەکانی وەکو سوعاد حوسین نەجات سەغیرە و هەموو ئەو ناوانەی کە میادە حەناوی سەمیرە سەعید و زۆرن فەضەڵ شاکر و ئەوانەی کە کارم لەگەڵ کردوون و لە هونەرمەندە گەورەکانی کورد وەکو لەیلا فەریقی مەرزیە فەریقی هونەرمەند ناسر ڕەزازی و هونەرمەند میکائیل هونەرمەند عەبدولقاهار زاخۆیی زۆر کەیفم بە دەنگی هونەرمەند عەبدولقاهار زاخۆیی دێ لەو وەچانی خۆمان کە بڵێن خاتووری نایە خاتوو چوپی فتاحە هانی باخان لۆکە زۆرن ڕاستی میرە ئەمار کوفی دەنگێکی ئێجگار خۆشە لە لای من حتا ئەگاتە ئاخر جیلی کە ئێستا کاریان لەگەڵەکەم هاوکار و عەدنان و ئیدریس و بەشیر ومانە هەموو ئەوانە تموحم هەبووە لە هەموو کارەکاندا پێی گەشتم و ئەو خەڵاتانەی کە لاشم گرنگ بووە لەسەر ئاستی وڵاتی عەرەبی سێجار باشین ئاوازانەر بووم لەسەر ئاستی عێراق وەکو ڕەسیدی هونەری لە پلەیەکدا هاتووم کە زیاتر لە 1400 ئاوازم پێپەڕاندووە هیچ مەلەحینێکی عێراقی پێش من ئەو عەدەدەی نەبووە و یەکەمین کوردم و عێراقیەنیش حساب بکەی کە بۆ سرودی مرکزی دەوڵەتی عێراق هەڵبژێراوم لە شاری کەریم عێراقی بوو ئیشەکە کەوتە منافەسەی ناو پەرلەمان ئەو شتانە گرنگ ئەوە بە فەرمی بە شێوەیەکی فەرمی من داوە لە من کرا سرودی بۆ دەوڵەتی عێراق دروستکەم بە خۆشحاڵیەوە من ئەوش داوایم قبول کرد چونکەم گرنگە تۆ لە وڵاتێکدا دەژی بتوانانی سرودی دەوڵەتێکە هی تۆ بێ و لەسەر ئاستی شەرقە ئەوسەد باشین ئاوازانە لە 2012 خەڵاتم وەرگرتووە تاقە کەسێکم کە بۆ دەفتەری گنیس هەڵبژێراوم وەکو ڕەسیدی ئەوائیلەکان وەکو تەئلیفی مۆسیقی پێم وانیە تموحێک ما بێت لە ژیانم هونەریەن نەمکرد بێت زۆر لام گرنگ بوو لەسەر کەسایەتی ناودار سەڵاحەدینی ئەیوبی کارکەم ئێستا لە کۆتا ئیشەکاندایە هیوادارم بۆ ڕەمەزانی داهاتوش بتوانم ئەگەر عومر یاوەش بوو بتوانم لەسەر کەسایەتی ئیسلامی گەورە عومەر بن خەتاب ئیش بکەم یەکێکە لە تموحەکانم ئەوەش ئیتر هیچ شتێکی وانە ماوە بێگومان ئەو تەجروبە و ئەزمونە ناوی منی دروست کرد ئەو خەونانەی کە هەم بوو پێی گەشتم بزات بە هونەرمەندە دەرەجەیەکانی وەکو نەجات و سوعاد حوسنیوانە کە پێی گەشتم بۆ من خەونێکی گەورە بوو. زۆر باشە. باشە ئێستا تۆ خۆت بووی بە مامۆستای چەندین هونەرمەند و فێریانەکەی. بەڵێ. یەکەم مامۆستا کێ بوو کە هەڵکە و زایری فێر کرد؟ زۆر بەشانازیەوە هەمیشە ناوی ئەو مامۆستا بەڕێزە دەبام مامۆستا فەرید ئیسایە کە وێنەکەی ئەوە تا لێرە دانراوە ئەو مامۆستایە ئەلف و بێی موزیک فێری منی کرد طبعا فەزلیش بۆ مامۆستایانی دوای ئەوەش دادەنێ مامۆستا ئەنوە قەرەداغی مامۆستا سەڵاح ڕەوف مامۆستا ئیبراهیم سابر و محەممەد حسێن ئەوانە ئیمتدادی ڕۆڵی مامۆستا فەرید و تەکمیلی ئەوان بێگومان هەمیشە ڕۆڵی ئەوان بە گەورە سیر دەکەم بەس مامۆستا فەرید ئیسا بۆ من کەسایەتێکی زۆر تایبەتە لەبەرەوەی ئەلفوبێی موزیکی پێش ئەلف دارە دوودارێتی فێری منی کردووە و هەمیشە شانازی پێوەکەم سڵاو و ڕێز و احترامی بۆ نێرم. سڵاومان هەیە بووی بەهرە لای هەڵکە و زایر لە چیا دەرەکەوێت ئایا تۆ کە کاتێک کەسێک گێتەلات زیاتر گرنگی بە ستایل و شێوی ڕوخساری ئەیت یان بە دەنگی؟ نەخێر دەنگ نمونەکەشی دینا لە چەندین دیمانە باسیەوە کردووە کە هاتە لای من زۆر تەبیعی هات بۆ لایم بەس کە دەنگیم گوێ لێگر هەموو ئەو هونەرمەندانی تریش کە هاتوونەتە لای من دەنگەکەم لاگرنگە بەڵام بۆ هەندێک کەس کارکتەرێکی شۆی هەیە فەرقی هەیە ئەوە جوڵە و حرەکە و شێوازی تەعاملی لەگەڵ نوعی گۆرانەکان تەکنۆ و پۆپ ئۆشتانەیە فەرقەکە بەڵام بەهرەی دەنگ لە لای من خاڵی یەکەمە. بێگومان تەکنۆلۆژیای هونەری ئێستا پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینیوە تۆ لەگەڵ ئەم تەکنۆلۆژیا بەرەو پێشچوونە چۆن توانیتە خۆ بگونجێنی ئایا توی زیاتر بەرەو پێشەوە بردووە یاخود توی گەڕاندۆتەوە دواوە؟
نخێر من لە پێش هەموو خەڵکەکانەوە لە تەکنۆلۆژیای مۆدرنی موزیک کارم کردو ئەسان سەرەتای دەستپێکی ئەو هەنگاوە دەگەڕێتەوە بۆی کە من کارم پێکرد پێش خەڵکەکانی کە و من هەمیشە ئەپدەیتم لە مۆزیک هەمیشەش بەردەوام بووم و سوپاسی ڕۆڵی کەسێکی بەڕێز دەکەم هونەرمەندی گەورە کاوە شێخ کە لە هەموو کارەکانی مندا هەبووە تەمجی دەستی ئەو لە کارەکانی مندا هەبووە و هەمیشە ئەو ڕاوێژێکی زۆر گەورە بۆ من لە نوێخوازی لە کاری نوێ هەمیشە ڕۆڵی ئەو زۆر بە گەورە سێ دەکەم زۆر سپاسی دەکەم من هەمیشە هەوڵمدا هونەرەکەم بەرەو پێش بچە و پێشیش دەکەوێت. زۆر باشە پرسیاری زۆر ماوە هەڵبەتە بەڵام لەبەر کاتی بەرنامەکە ناتوانم پرسیارەکان هەمی بکەم پێت چۆنە کەمێک باسی ژیانی تایبەت و لایانی کۆمەڵایەتیش بکەین. باشە با بچین حەزەکەی شوێنەکە دەگۆڕین دەچین شوێن. زۆر باشە فەرموو. زۆر سپاس بۆ تۆ. بالعلم والفكر والإعمار شامخة عجوبة الدهر يا أم العجيبة. کاکەڵکەوتوە کووتمان ئەم بەشەی بەرنامەکەمان تایبەتەکەین بە لایانی تایبەتی و کۆمەڵایەتی جەنابێ. ئەمێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم بۆچی هەڵکە و زاهیر ئەو کەسی کە بە خێزان و هاوسەری خۆی هەڵی بژارد هونەرمەند نەبوو یاخود بۆچی دەرناکەوێت؟ طبیعی ئەو شتانە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە قسمەت و نسیبی ئینسان چۆنە نەک بەشەر خۆی تهدیدیەکە بەشەر تۆ هەڵبژاردن نەکەیت وەلاکن بەڵام ئەو کەسێک کە قسمەتی تۆی تێکەوێ بڕاوەتەوە بەڕایی من و ئەو کەسەکە دوورە لە هونەرەوە ینی پێویستی بە دەرکەوتنی ئەوە نییە کە هونەرمەند نییە من پێم خۆشە ئەو لایەنی ژیانی هونەری ینی ژیانی هونەری خۆم تایبەت بێ و ژیانی شخصی تایبەتی خۆشم تایبەت بێ بە ژیان واتە خۆت پێت خۆش نییە دەرکەوێ یان خۆشی حەزی بە دەرکەوتن نییە؟ نەخۆی حەز ناکە بەوە من هیچ ڕێگە نێگریم لە ڕۆەوە بەس ئەو خۆی حەزی بە عالمی دەرکەوتن نییە. باشە لا بۆنە و یادە تایبەتەکانە گۆرانی بۆ هاوسەرەکە دەڵێ؟ من گۆرانی ناڵم من ئاواز داهێنم بۆ هاوسەرەکەت بۆ بۆنەیەکی تایبەتە یادێکی تایبەتی خۆتانە قەت گۆرانی و بۆ وتووە؟ نەخێر گۆرانی ناڵم لەوەی من تەنها ئاواز داهێنێم و باشە هەندێک جار گۆرانی لەم لەگەڵ ئەو گەنجانەوە ئەو هونەرمەندانێکە کارێک بەس بە تایبەت بۆ خێزانەکەشەنەکڵین هەیە و وتراون. باشە ئەی چ گۆرانیەک هەستەکەی یعنی ئەمە هەستی تایبەتی خۆتە بۆ هاوسەرەکەت لە چ گۆرانیەکەم هەستا بینیتەوە؟ پرسیارەکانە زۆر محدود کردەوە بە هاوسەر و هاوسەر گیەوە واللهی بڵم چی نازانم خوڵقانی گۆرانی بریتە لەو شاعرەی کە هەڵدەبژێڕێت ئاوازی بۆ دادەنێت تو باسی ئەتێت تەمەنمان کەشف بکەی باسی تەمەنێکەکەی کە ئینسان لە تەمەنێکدا فەنتازیکی جیاوازی هەیە لە گۆرانی دروستکردن لەو حاڵەتانە زیاتر ئەو ڕۆیانە کە دێن ئەو تێکستانی کە کاری لەسەرەکەین ڕەبتە بە هەڵبژاردننی من و گۆرانی بێژەکە شارێکە مناسبێ بۆ هەردوو لەمە. باشە ئەگەر لە گۆرانی وتن و لەمە دوور بکەوینەوە هەر لە کاری ڕۆژانەیە یارمەتی هاوسەرەکەتی لە ماڵەوە؟ بێگومان دەڵێ یارمەتی بەس کاتەکانم زۆر کەمە زۆرتر ژیانم بە مۆزیکەوە خەریک. باشە کە تۆ ئەڵێ زیاتر سەرقاڵم ڕۆتینی ڕۆژانت چۆنە بینت لەگەڵ وەرزشە لەگەڵ خواردنی تەندروستتا چۆنە؟ تەندروستم بە شێوەیەکی گشتی خواردنی تەندروست دەخۆم حەزم لە سوێری نییە حەزم لە چۆری نییە حەزم لە گۆشتی سوور نییە کۆکاکۆلا و بیپسی ئەشتانە ناخۆم و خواردنە گازەکان بەڵام زۆرتر خواردنە تەندروستەکان و سەوزەوات حەز لێ بخۆم تەوان برنج بەغیریەوە برنج زۆر حەزم لە برنجە و وەرزش ئەەکەم ڕۆژانە سەعاتێک ماوەیەک دەبێنم کردو بۆی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە مەشغوڵ بووم بەڵام وەرزشەکەم ئاگام لە تەندروستی خۆمە ڕۆژەکانیش هەمووی سەرقاڵی زیاتر موزیک و لە ستۆدیۆ تایبەتەکەی خۆم دانیشم ئەو هونەرمەند و ئەو گەنجانەی کە دێنە نام خەریکی مناقەشاتی هونەریە بین و تەمرینکردنە بین و هەندێک هاوڕێی هونەرمەندی تایبەتی خۆشم هەیە کە جاجارە ئێمە یەک دەبینین قساکەین لەسەر کارەکەم.
باشەواتە کە ئەم لە ڕۆژانەدا کارەکانت زۆربەی کاری هوەری و سەرقاڵی بە کاری هوەریەوە هیچ کاتێکە بووە دوور بکەویتەوە لە هوەر و کاتێک تەرخانکەی جاروبار بۆ لایانی ژیانی کۆمەڵایەتی خۆت یاخود هەموو ژیانی خۆ تەرخان کردو بۆ هوەر؟ ڕاستی زیاتر هەموو ژیان تەرخان کردو بۆ هوەر، کەمیش لەگەڵ مناڵەکان و ئەیان بینم. ئەیان بینم ڕۆژانە بەس کاتەکانم کەما زۆر لەگەڵیان. باشە هەڵکەوزایر هەمیشە لەگەڵ کۆمەڵێک خانمی شۆخ و شەنگ و جوانە دەرەکەوێت، ئەمە هیچ کێشەی لەگەڵ خێزانەکە بۆ دروست نەبووە؟ نەخێر بە هیچ شێوەیە نەخێر بە هیچ شێوەیەک و ئەو تەفاهومە هەیە لە بینی ئێمە. باش ئەم تەفاهومە زۆرە لە بینی تۆ خێزانەکە تا چۆن دروست بووە؟ بۆ بەغیلی ما پێ باش نه ئەوە هەڵبەتە بەغیلی نییە، ینی کە بەم شێوەیە ئەمە بۆ تۆ جێی پرسیاری زۆر خەڵکیش کە خەڵک داخلەکە بۆ ئەوی لە دەمی خۆتەوەکە ئەم ڕێکەوتن و بوونی بڕوایەک و ڕاستی سیقەی بە یەکتری و ناسینی یەکتری ئەکیت ئەو شتازانێ ئەو کەسانی کە لە منیشەوە نزیکن سروشتی من دەزانن چۆنم و کەسایەتی من چۆنە عکسی ئەو سۆڕەیە کە لە سوسیال میدیا دەردەکەوێ و باز لە منەکەن و بە سوڵتان نازانم کێ ناومە بن و بە من ئەوە نیم نازانم تەنها کارەکەی منە سروشتی کارەکەی منە لەگەڵ ئەو هونەرمەندە بەڕێزانە هەموو کەسانی زۆر بەڕێز و محتەرەم و خاوەن خانەوادی بەڕێزیان من هەمویان ئەناسم تێکەڵاوی هەمویانم لەخوا بەزات بێ قەت لە ڕێز و حورمەت زیاتر هیچتیشی کە دروستم. باشە ئەگەر تەمەنیان درێژ بە مناڵەکانە گەورە بوون حەزیان کرد بێنە ناومەجای هونەرەوە یارمەتی دەریانە بیت پێت خۆشە دەربکەون؟ منداڵەکەم من فەیروز دەرکەوتووە وەکو گۆرانی بێش هەندێک حیواراتی گۆرانیشی وتۆ لەگەڵ هونەرمەندینە لە گۆرانی دادەدادە و لە گۆرانی مەتەڵ گۆرانێکی تایبەتیشی هەیە خۆی بەڵام بۆ خۆی ئەبێتر ئەنی تەحدیدی ژیانی خۆی کا لە ئایندەدا ئەو حەزی بە هونەر دەبێ یان حەزی بە مەجاڵیشی کابێ بە هەمان شێوە میسالەن ئەو منداڵانەی کە لە منیشەوە نزیکن بەشداری کلیپەکانیان کردووە فەیروز و سەندرێلا هەردووکیان لە کلیپدا گەڵ خاتوودینە بەشداریان کرد و گۆرانیان وتووە. زۆر باشە هەڵکەوزاهی لە مەجال و لە بەشی سینەمایە لە نواندنە کار ناکات، ئایا تۆ پێت وایە هەڵکەوزاهیر پێویست نییە بۆ ئەو مەجالە یاخود خۆت ناتەوێت کار بکەیت؟ وەکو ئەکتەری نواندن وەکو چۆن بڵێن لەو مەجالەیە کار بکەیت خۆت ئیش بکەیت. موزیکی تەسویری فیلم وشتانە کارم بەشداریت کردووە هەم لە هیچ سینەماییشە؟ نا ئەکتەری نا من ئەکتەر نیم حەزشم پێ نییە وەکو ئەکتەر دەرکەم وەکو میوزیک بۆ سینەما کارت کردووە؟ بەڵێ موزیکی فیلمم کردووە موزیکی درامای کوردیم کردووە لەگەڵ کاک لوقمان غەریب دەسلێمانی دەچەند باشە هەوڵ نایی زیاتر پەرەی پێ بێت و زیاتر لەو مەجالەیە بە پێ ئەو پێویستی کە داوا دەکرێت بەس وەکو ئەکتەری وتم نەخێر من خۆم لە ئەکتەریدا نابینمەوە و ناشمەوێ ئەکتەر بم. کۆمپانیایەکیش داوای لە من کرد کە ژیان نامەی من بنووسرێتەوە و بکرێتە کتێبێک هەتا داوایەوەشان کرد وەکو فیلمێک ئەگە خۆم ڕۆڵەکە ببینم ڕەتی ئەوم کردەوە تم دەتوانێت بنووسرێتەوە لە ئێستانە ئایندەکانێکە بەس من خۆم ڕۆڵەکە ببینم نەخێر. باشە گەورەترین غەدر کە لە هەڵکەوزاهیر کرابێت چی بووە؟ هیچ غەدرێک بەرامبەر کراوە؟ غەدرێکی ڕۆژانە کە دەکرێت سیمای من بە نۆعیشکە پێشانی خەڵکی دەدەن بە نوعێک ناو باس دەکەن کە من خەریکی ئەمەم لەگەڵ ئەم کچانە دەرئەکە و نا من عکسیەوە من مرۆڤێکی زۆر ملتەزیمم وەوانە هەمووی وەکو هاوڕێک خوشکێک لەگەڵ من کارەکەن هەموو کەسانی بەڕێز و محتەرەمن سیمای منیان بە شێوازێک پێشانداوە کە من کەسێکی عکسی ئەو شخصیتم کە هەم لە ئەساسدا من وەکو هەمیشە باسم کرد و کەسێکی ملتەزیمم زۆر ئاینیەن و کەسێکم بە بڕوام لە ڕووی ئاین و ملتەزیمم بە نوێژ و ڕۆژووی ڕۆژانەی خۆمەوە کارەکەم کارێکی هوەریە نەک ئەو سیمایی کە پێشان دەدرێت لە سوسیال میدیا من عکسی ئەو مەجالم ڕۆژانش بازەکەی دەبینی هەتا لەم تۆماری ڤیدیۆ شتانی کە بڵاو دەبنەوە هەندێک جار ناوێک بە ناوی هەڵکەوتێ هەموو خوازان منم لە مانشێتێکدا لێنەوەنە فڵانکەس دەگەڵ فڵانکەسە شەرت نییە هەر ناوێک هات هەڵکەوت بێ مەبەست هەڵکەوزاهیر بێ ئەوانش غەدرن دەکرێن لە ڕووی میدیا و هەندێک جار
سوسیال میدیا لایەنی جانبی خۆی زۆر بەباشی هەیە بەڵام لایەنە خراپەکەشی هەیە دیدێکی ڕەش پێشانی خەڵکە درێ و ناواقعی و نەشارەزایانش تعاملی لەگەڵ دەکرێت من لە ژیانمدا غەدرم لە هیچ کەس نەکرد و غەدریش ناکەم ڕێز لە هەموو کەسێک دەگرم جوابی هیچ کەسێکشم نەداوەتەوە گردنیە و خەڵکەش ئازاد بێ کە ڕۆژانە بە خراپە باسوانەکەن بەس من ئەو کەسە نیم کە سروشتی من واتە هیچ کەسێک نییە کە هەڵکە و زاهیر گردنی ئازانەکات کەسێکی وابوونی هەیە ئێستا ناکیت ناگەردی هەموو کەسێکە قسەشم پێ لە زۆر جا بە ڕێز و جوابیان نەدەمەوانی لە کۆمنتەکان ئەگەر مەجالەمە بێ سپاسیانەکەم هەیە پەشیمانە بێتەوە نامە بۆنە لە داوای لە برنەکەم ئەکس کەسایەتی تۆم خوێندوێتەوە نەخێ من کەسێک نیم ناتوانم ڕق هەڵگرم من ڕق لە لای من وجودی نییە ڕقم لە هیچ کەسێک نابێت و پێشم خۆش نییە بە ڕقەوە سیر بکرم بەڵام ناتوانانی ڕای هەموو کەس بگۆڕی باشە باسی تۆڕە کۆمەڵایەتەکانە کرد لە ئێستادا تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو بوومەلەرزەیە کار لەسەر هەڵچوونی مرۆڤەکانەکەن لەگەڵ بەردەوامی ئەم بوومەلەرزە و هەڵچوونە بەڵام تا ئێستا هەڵکە و زاهیر هەڵ نەچووە ئەمە پەیوەندی بەوە هەیە کە خۆت کەسێکی ئارامیت یان ئەم شتانە کاریگەری لەسەر تۆ دروست ناکە یەکەم شت سروشتی من کەسێکی ئارامە بێگومان دوو مرۆڤێکم سەبرم زۆرە خاڵی سێمیش ئەوەیە کە بۆچی بە قسێکی ناڕاست بڕوا بکەی خۆت کە تۆ ئەزانی ئەوە نیت بۆچی گەورەیەکە ئەو مۆزوعە من ئەسڵان حەقی کلیکیان پێ نادەم بچم بابەتەکەش بخوێنەوە لەسەر خۆم کەساتی خۆم باش ئەناسم ئەزانم هەڵکە و زاهیر کێیە چی دەکات بەچی خەریکە پێویستم نییە من خەڵکێکی نەناستا و بێتایتڵ دێ لەسەر من ئەنووسێت هەڵکە و زاهیر ئەمەی کرد و ئەوەی کرد و ئەوەی کرد ئەسم بەلام بۆ گرنگە قەتیش دڵنیا دەکەم لای گەڵجە نابتەوە نە ئەوانەتوان من تووڕەکەن نە هونەری هەڵکە و زاهیر بوەستێنن نە تەئسیرێکی 1% لە من بکە منە بینیە بەخەندە و بە پێکەینە وەڵامیشە دەمەوە کاک هەڵکەوت جێی پرسیارە وتە کچەکانی کێنەی سندرێلایە کێنەی فەیرووسە فەیرووس کچی منە سندرێلا کچی هونەرمەند میرایە کچی دووەمیشم ناوی فاتنە هەرسێکیشی بە ناوی کارکتەرە هونەرەکان ناوەندراون خۆت ناون بەڵێ سندرێلا یەکەمین مناڵ بوو کە بڵێن میرا زۆر نزیکی منە بۆ 14 ساڵ دەچێت زیاتر کار لەگەڵ من دەکا یەکەمین منداڵی بوو تیما مۆسا پێم خۆشە جەنابەت ناوی بنەی سندرێلاش ئەو کەسایەتیە کە من سەرسامی ئەوم هونەرمەندی گەورە سوعاد حوسنیە کە ئاخر کارم لەگەڵ ئەو بووە و بەنای ئەومانەوە کرد فەیرووزیش من یەکێک لە ئاواتەکانم بۆ بگەم بە فەیرووز و کار لەگەڵ فەیرووزکەم فەیرووز بناسم بەناوی فەیرووز و فاتن هەمامەش هەموو هونەرمەندێکی سینەمایی مسری گەورەیە منداڵی دۆم بەناوی فاتنەوەی خوالت نەسێنی ئینشەڵڵا تەمەندرێژ بن کاکەڵکەوت دانیشتن لەگەڵ بەڕێستا و گفتوگۆکردن لەسەر و ئەزمون و کارە هونەریەکانی هەڵبەتە ئەم کاتەکەمەی بەز نییە سوپاس بۆ ئەوەی کا میوانجاری ئێمەت کرد هەر تەمەندرێژ بن ئینشەڵڵا زۆر سپاس بۆ ئێوەش ئازێتان کێشا لە سلێمانیەوە هاتن خۆشحاڵ بووم زۆر ڕێز و احترام و تەقدیرم بۆ خەندان هەیە هەمیشە سایتێکی پرۆفشناڵ و بە جوانی و هەمیشەش دۆستێکی زۆر باشی ئێمە بوون هەواڵە هونەرەکانمان هەمیشە بە ڕێز و جوانی لە خەندان بەڵاو بۆ تۆ قەت گلەیمان لە خەندان نەبووە بەردەوام بوون و سەرکەوتوو بن وەرگە جەنابیشت و ستافی کە لەگەڵ هەندای ڕێز و خدمەتە بۆ دەرهێنەر و هەموو ستافەکەیە دووبارە سپاس دەکەین زۆر سپاس سپاسی ئەوی بینەری شەکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون هەر شاد بن.